با ئامانجی کەمکردنەوەی تونند و تیژەکان لە کۆمەلگادا کە بە مەترسێکی کۆمەڵایەتی بە فۆرم و شێوازی جیاواز لە ناو کۆمەلگای کوردی ناو دەبرێت. وەزارەتی ڕۆشنبیر و لاوانی حکوومەتی یاریمی کوردستان کۆنفرانسی ڕۆشنبیر و تونند و تیژی بەڕێوە برد. لەم کۆنفرانسەدا خالید دۆسکی وەزیر ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی یاریمی کوردستان ئاماژەی پێکرد دەمانەوێ بیرکردنەوە و گفتوگویەکی هەمە چەشنووی ڕۆشنبیری بکەین بە ئاراستەی هەوڵدان بۆ بەرەمێنان و تێگەیشتنی زانستی لەبارەی سەرچاوە کەلتوریەکە و ناسان و چارەسەرەکان لەسەر ئاسی سەرەکی پەروەردەی و ئاینی و ڕۆشنبیری میدیایی. وەزیر ڕۆشنبیری ڕاشی گەیاند بە هیوای کەمکردنەوەی مەترسیەکانی تونند و تیژی و گەیشتین بە دۆخێک لە ئاشتی و کۆمەڵایەتی و قوڵترکردنەوەی زیاتری کەلتوری بەیەکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا پیادە بکەین و تونند و تیژیش کەم بکەینەوە. لە چەند ساڵی ڕابردوو کۆمەلگاکەمان لە چەندین ڕووەوە کێشە و قەیران و گیر و گرفتی هەمەجۆر بۆتەوە کە بەهۆیانەوە جگە لە لێکەوتە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانی فشارێکی دەرونیشی دروست کردووە بەسەر کۆمەلگاوە. وای کردووە زیاتر لە جاران تونند و تیژی بڵاو بێتەوە و بە چەندین شێوە خۆی دووبارە بکاتەوە. ئەوە جگەلەوەی خودی تونند و تیژی وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی هەمیشە بوونی هەبووە و بەشێکە لە سروشتی کۆمەڵایەتی و لێکەوتەیەکی پەیوەندیە کۆمەڵایەتیە جۆرە و جۆرەکانە. لە بەشێکی دیکەی کۆنفرانسی ڕۆشنبیری تونند و تیژی سەفین دزەئی وتەبێژی حکوومەتی یاریمی کوردستان وتاری سەرۆکایەتی حکوومەتی یاریمی کوردستانی خوێندەوە ڕایگەیاند حکوومەت هەوڵی جددی خستۆتە گەڕ بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە و کە مەترسی تەواوی لەسەر کۆمەلگای کوردی دروست کردووە. ڕاشیگەیاند لە هەموو دنیادا تونند و تیژی و ڕوبەڕووبوونەوەی بەتایبەتی بۆ سەرژنان و کۆمەلگادا هەبووە، بەڵام ئێمە لای خۆمانەوە دەبێ هەنگاوەکان جددیتر بکەین بۆیە بەربەم تونند و تیژانە بگرین و کۆمەلگایەکی تەندروست بەرهەم بێنین. بێگومان دەستەواژەی تونند و تیژی پوخت و چڕە، بەڵام زۆر مانابەخشە و زۆر لایەن لە خۆ دەگرێتن. تونند و تیژی تەنها بەو مانایە نایە کە لە بەرەکانی جەنگ بە تانک و تۆپ شەڕ و پێکدادان کارەسات و کوشتاری لێ بکەویتەوە. تونند و تیژی لە هەموو کۆمەلگایەک بە ڕێژەی جیاجیا هەبوونی هەیە و هیوادارین کە لە داهاتوش هەوڵ و تەقەلاکانمان بەردەوام بیتن لە کۆڕ و کۆنفرانسی ئەو جۆرانە کە بتوانین زیاتر و زیاتر ڕوحی لێبوردەیی و پێکەوە ژیان بڕاو بکەینەوە و ئەو نمونەوە جوانە زیاتر بەرەو پێشەوە بێن. کۆنفرانسی ڕۆشنبیری تونند و تیژی کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی یاریمی کوردستان لە ڕۆژانی 6 و 7 ئەم مانگە ئەنجامی دەدا. کۆنفرانسەکە بە هەوڵدانە بە بنیادنانی چەندین پانێڵ و دیداری جیاجای ڕۆشنبیران و قەڵەم بەدەستان و لایەنە یاسایی و دەستوریەکان تا بە هەمووان کۆک بن لەسەر ئەوەی کە تونند و تیژی لە کۆمەلگای کوردی دوور بخرێتەوە و ڕێگری لێ بکرێت. زۆربوونی تونند و تیژەکان لە کۆمەلگای کوردەواریدا وەک شارەزایانی ئەم بوارە دەڵێن شیرازەی کۆمەڵایەتی و خێزانی تێکداوە، بۆیە دەکرێت لە ڕێگەی هۆشیاری و ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەلگا ڕێگە لە ئەو تونند و تیژانە بگرێ، چونکە تا لە ئایندا کۆمەلگایەکی تەندروست بەرهەم بێنرێ و دوور بێت لە تونند و تیژی. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.